کێ سەروەری یاسا یاخود شکۆی یاسا دەشکێنێت لە هەرێمی کوردستان؟ ئەوانەی کە شکۆی یاساکان دەشکێنن ئەوانە کە دەسەڵاتیان هەیە بیشکێنن. دەبی ئەوانە دادگای بکرێن کە هێریشان کوڕی خەڵکیان بە کوشتندا و هانیان دان و بچنە سەر مەقەڕەکان و تند و تیژی بنێنەوە. کاکوڕها و پەنگە نیەوێ بڵێ ئێمە متمانەمان بە پرۆسەی تحقیق و دادگاییکردن و ئەوانەی سلێمانی بەڵام خۆ بەرپرسێکی باڵای کاتیموکراتیستان بە سەراحەت وتێت. بۆچی نایەوێ بچێتە بەردەمی دادگای؟ ئەوانەی لە کوردستان شارع دەجولێنن ئەحزابەکانن، مزاهرات بەبێ ئەحزاب ناکرێت لە کوردستان. دەبی ئێمە زۆر واقعی بین. هیچ مزاهرەی خۆپیشاندانێکی خۆڕشکانە لە کوردستان بەبێ دەستی و جوڵاندنی حزبێک بیت ئەوە ناکرێت. کاتێ بەرپرسێک سەدان دۆنم دەستی بەسەردا دەگرێەوەی کاتە خان و مەزرعە کەس بەلایدا ناچێت. هێشتنەوەی ئەو مەلەفە بەو معەلەقێ و بەو شێوە ئامادە نەبوون لە بەرامبەر دادگا ئەوە بۆ خۆی تاوانێکە. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەممە کاتژمێر 9:05